نهاجي برخود مجم بريز ادريس زوزاني برپرسی راگهانا لقي شنگال پارتی دموکراتی کردستان دا کمپیوتر هي بقنا سر بكارانينا بكاكا جبوي في بلان تشا بكاكا جنجولاوين ايزيدي يكود برد استوادنا و هاند ديش بوي كوچ بار کرنه ما مستدريس دم باش بريا حمود شتكي خوازم دست بيك ده ترونه هي بخسر پروسه هندنا بكاكا ج لاوين شنگال راكو برف ولاتي هندران تايبتي بيلاروسيا كوچ بكن كرمكا بله دەمباش زۆر سپاس بۆ جەنابەتەش بۆ ئاکتیڤی بڕاستیژی بابەتێکی زۆرێ گرنگە بابەتە دەبێتن ئەم گەلێکی پوتەیە پێ بدەین و گەلێک تایبەتی ئەلڤان کاودانên بێ تالیێدا بە ئەهمیەتە وەربگرن و لەسەر ڕاوەستن چ بووە ئەمش نزانن چ بووە هەنی خەڵکێک کوردستانە بجی دهێلە و بەرێ خۆ دەدا بەحرا و بەرێ خۆ دەدا وان وڵاتین ئین رووسیا و بەلاروسیا و تەرکە وڵاتی خۆ دەدا بێگومان ئەvە لێدەرێژێ پیلانەژی ئەکید پەکێکە سەروەریاوێ پیلانێ دکە دە هەموو بوارەدا شکستن خوارن دە هەموو بواراندا فەشەل ئانین لەوانەکی ئیرۆکە هەوڵا ددن و بەرێ خەڵکیمە بدنە مرینێ بەرێ خەڵکیمە دیسان بدنە بەحرائیجایە بەرێ خەڵکیمە بدنە بەلاروسیایە بەرێ خەڵکیمە سەری vê zivistanê de bidine sinûrên dewletên بیانی کو ئیرۆکە بووە جێ مەترسیا خەڵکی me ئەم وەکو پارتی دموکراتی کوردستان vê kiryarawan ئەم شەرمەزار dikin بڕاستیژی ئەم بانگی wan jî dikin بەرابەر خۆش خەڵکی me vekin خەڵکی me تعبیە خەڵکی me هیلاک بووە خەڵکی me گەهایە wê radeyî ku bi wan ve biteqî yanî heme jare pîlanekê derdixe ew pîlan jadî xirabtir e li ser xelkê me de ku ewan hindek hisabatê xwe bin bir her hisabatê xwe li sinûrê bêjî qada xwe ya siyasî de birasafî bike bir here bi Tirkiye re van cure kiryarê نەڕەوا بدن ئەنجامدان لەگۆری زانیاریان جەمتە وکوت ئاگاداری یعنی پێلا کۆچکردنێژ شنگالێک و پەکەکە سەدەما و گەنجان هەندێ ژوەک و ژمارە پەکەکە هەتانها چ قاس بەرێوادایە وڵاتن هەندەراندا و بەشداریە دوێ پیلانە رووسیادا بکەن البعمە ژمارە زۆر نامۆمە گرنگی ئەوە و پیلان دەست پێکریە ژمارە یەک بیانجی هەزار بن ئەو لە ژەمە گرنگە و دەست کەتنە دناوە خەڵکێمەدا پەکێکە ناخوازە خەڵکێمە ئارام ببە استیغرار بکە بە دەڤەرین خەڵکی مەدا دەبەرا شنگالێدا ناخوازە خەڵکی مە vegere ser cîwarê xwe lewanekî jî hemû demekî bêguman ev jî rastbardeyên dewletên ên eqlîmî ne weke Îranê weke Hejda Şeibî ku naxwazin dever aram bibe evan pîlana didine encamdaniya jî evan kiryara bi destê PKK didine kirin ئەمما ئەدریس داوین پرسیار گوتناتە ji ciwanên êzîdî rawê ku niha نابارەزێ پەکەکە دەنیان پەکەکەوان نەچار دکێت لەوان ناوچێن کون بدەستێ پەکەکە دەنە نامایەتەوەکە سەرکردەیەکی پەدەکە ژوان ڕەچیە نابێژن وڵاتی me ji dinyayê hemûyê jî xweştir e em nabêjin welatê me hemû tiştê de heye rast e gencê me pêwîstî bi şoğul heye gencên me pêwîstî bi kar heye lê rewşa me ev e îro em bi hemû dinyayê re em dibêjin aramiya me xwertir e ji hemû layanekî ji hemû aliyekî ئەو ئارەمیە Kurdistanê heye OPEC ve
ژیانە کوردستانی هەیە ئەو پێنگاوێ کوردستانی تێنە هاوێتن بەر و ئاواکردنە نەواتێکی نو د کوردستانێدا gelekî berdewam û pêngavê ji laya hikûmeta Herêma Kurdistanê ve bi spasî ve têne havêtin ber û avakirina Kurdistaneke modern em ji xortê xwe re dibêjin Kurdistan welatê we ye Kurdistanê bi cînê hêlin Kurdistan axa we ye însan li ser axa xwe li ser şerefa xwe têyên dakirin em lanekê jî em dixwazin bila xwartê me pîlanên dijmina cîbecî nekene. gelek spas ji bo Brez Edrîs Zozanî berpirsê ragihana liqê hevde ê Partî Demokratîk Kurdistanê şingalê kutim rabî gelek spas.